دشوا هجراني دا من دخست تشتكي جتارا ببيجن تشتكي بقاسي ايشا زاغروسان مزين بقاسي بجنا آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جتارا ببيجن جتا حزدكم ولاتو بله دماوه خوش ببینرین هیجا دیسا دی برنامه شبه هجرانی ده دیسا شی وک همی جاران هولدانا بر بهندک زوین دن و چوین لور دیسا جی پیشبری خواه راوستان پیف و شه هلبست شعر او دربرین آزار و ایش بیر آنین و یادیگارین وان بونورین که لوان جغرافیاین جدا جدا هم بلاف بونه هم جی ده هولدانی دنه که لخوا بگرن و بیرگی هلبستا خورن بله میبانی ما یوی برنامه هلبستوانی کردو شوانی سرسرا سرچاوا بخیر هاتی زور سپاس مامۆستا گیان زۆر خۆشحاڵ بووم اجی اسپر کیف خوشم و يعني یم ببیجن دوی چارچوه ده هلبست خیال بیف ایش درد ول وقت من دسبيك يجيجو هرمي الخوا بقرن لهالبستا خوا بقرن برسك وصا ام بيجن يعني كليت ام بيجن بو دروازه ودريفه به شعر جكوهات يعني وقت كردو يعني الكو دست بيدك قابين سرطاي بين قابين سرطاي مامۆستا گیان سەرەتا زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێت بێگومان هەر کەس بۆ شێعر پێناسەیەکی هەیە ڕەنگە من بۆ خۆم هەرچەندە شێعر ئەنووسم و بابەت کتێبی چاپکراوم هەیە و لە ڕاگەیاندنەکان و لە چاپەمەنیەکانات شێعرەکانم بەڵاو کردوتەوە بەڵام ڕەنگە پێناسەیەکی جیاوازترم هەبێ سەبارەت بە شێعر ئەوەی کە لای من گەڵاڵا بێ زۆر جار خەمە خەمی خاکە خەمی نەتەوەیە خەمی نیشتیمانە خەمی ئەو قوربانیانەیە کە ئەو گەلە ئستەمدیدەی ئێمە بەردەوام لە چوار پارچەی کوردستانە ئەی بەخشێت ئەم خەمانە زۆر جار لای من ئەبن بە کۆبنەوە من نازانم چۆن دەری بڕم نازانم بە چ شێوازێک ئەم خەمە دەربڕم ناچار لە چەند دێڕێکە لە چەند وشەیەکە لە چەند ڕستەیەکە ئەیهێنمە لای یەکئیتر ناوی لێ ئەنەی شیعر ناوی لێ ئەنەی دەردە دڵ ناوی لێ ئەنەی خەم من ئەو خەمانەی خۆمە ئەو دەردە دڵی خۆمە ئەو حەزەی خۆمە لەسەر ئەو وەرەقەیە لەسەر ئەو کاغەزایی نەخشێنم دوجار هەندێک کەسەیە حەزی پێدی خەمەکانی خۆی لەو دیێڕانی منابینێتەوە هەندێک کەسی شەیە لەوانەیە حەزی پێ نەبێ حەزی بە جۆرێکی تر لەو شێوازە نووسی نەبێ لەو شێوازە شێعر بێ من ناتوانم بڵێم من شاعیرم لەبەر ئەوەی لە حزوری بەڕێستانە کە خۆتان خاوەن تایبەتمەندیەکی زۆرن و کەسانی زۆر لە من باشتر لە وڵاتە هەیە و من شاگردێکی بچووکی ئەوانم بەڵام من وەگوتم شێعر لای من ئەو خەمانەیە کە لە لای من گەڵاڵا بێ ئەو خەمانەیە کە خەمی گەلەکەمە خەمی میلەتەکەمە خەمی نیشتیمانەکەمە من ئەتوانم ئاوا تعبیری لێ بکەم ئەوە بیخەمە سەر کاغەز بۆی کە بۆ خۆم ناخەم ئاسوودە بێ ویژدانم ئاسوودە بێ یعنی ئەم بێژن تعبیراتەژی جوان بوو بتایبەتیژی پرسا خەم ئازار ئێش لێ ئەو چەند ساڵ دنویسینی ڕاستی مامۆستا من بێگومان هەر کەس سەرەتا لە خوێندنەوەەوە دەست پێکە من بۆ خۆم بۆ یەکەم جار کە بەبیرم بێت کە حەزم بە خوێندنەوە بوو حەزم بە شێعر بوو دیوانێکی مامۆستا قانعی مەزنم خوێندەوە کە بینیم یعنی خوێندنەوەیەک بەو شێوەی کە حەزمە کرد ئەو شتانی کە حەزی مناڵی منی تیا بوو ئەوانە بخوێنێتەوە هەندێک چیر وەکو چیرۆکە وەکو گفتوگۆی بینی دوو کەس و ئەوانە مەخوێندەوە بۆ یەکەم جار کە من شێعرم بینی ئەتوانم بڵێم دیوانی مامۆستا قانعم بینی دواتریش لە تەمەنی 14-15 ساڵی حەزم لە نووسین بوو حەزم لە نووسین کرد بۆ ئێستێش لە فکرمەت سەرەتا بە هەندێ وشەی شتی سادە و شتی وەکو ئەڵێ سۆزداری شتی عاشقانە وەک هەر کەسێک چەند شتێکی لەو بابەتانم نووسی و دواتر من هەر لە مناڵی هەستم کرد لەبەرەوەی
کەس و کار و ناوچەکەمان و دەور و بەرمان لە ناوچەی کەرکووکە تووشی خەمی گەورە بوو، تووشی کارەساتی ئەنفال بوو. من ئەو شتانەم ئەبینی کە خەڵک قوربانی داوە، خەڵک شەهیدی داوە. ئەلەو کاتەوە هەستەکەم لە سەردەمی 15 ساڵی من شتم نووسیوە کە ئێسێشایە بۆ نمونە لە کاتی لە 1970 ساڵی 1970 نووسینم هەیە کە شتی نەتەوەیە، شتی کوردستانیە. لەو کاتەوە من ئەتوانم بڵێم دەستم پێ کرد. کا کوردۆت بخۆی لە کەرکووک دژیستە یان نە من ئێستا لە کەرکووک ناژم، بەڵام من بۆ خۆم خەڵکی دەڤەری کەرکووکم، خەڵکی دەڤەری شوانم. ینی منداڵتی لە کوبوو؟ منداڵەتی من وەک هەر کوردێک هەر جاری لە جێیەک بوو. من بۆ خۆم لە کەرکووک لە دایک بوو، لە کەرکووک قەرەنجیر کەرکووک لە دایک بووم و ماوەیەک بە هۆکاری شۆڕش و پێشمەرگایەتی و هەر ئەو وەزعی کە کوردی تێکەوتووە و ڕۆژی کورد بەگشتی باوکم ئەچێتەوە لە لادێ دانیشێت و دوجار لە جارێکی تر لە پێش پرۆسێ بەدناوی ئەنفال کە بەسەر ناوچەکەی هات و زۆرترین قوربانی بەخشی ئەو ناوچەیە و گەرمیان بەگشتی و ناوچەی شوانیش بە هەمان شێوەکە لە گوندێکەیە لە ناوچەی ئێمە گوندێکی بچووکە زیاتر لە 400 کەسی ئەنفال کراوە. تر ئێمە دووبارە هاتینەوە چەمچەماڵ لە چەمچەماڵ ژین لەوەش بە دوا خۆ دەزانی قۆناغ بە قۆناغ ئەو ڕووداوانی کە هەبووە ڕاپەڕینی 1991 جارێکی تر خەڵک ئاوارە بۆ و چەند شوێنی ترمان کردو و ئێستاکەش جارێکی لە جێیەکی تر نیشتەجێەوە. شێرینترین شوێن کوی دەیبووتە شوون ڕاستی مامۆستا من زۆر بێژین شار یان گوێند چ بێ من بۆ خۆم زۆر جا ینی بێ هیچ شتێک کە بیرەکەمەوە لەوەی کە چ جێیەک لای من زۆر خۆشەویست بێ وەکو شار وەکو ناوچە وەکو دەڤەرێک کامە تر زیاد حەزی من لەوێ بێ جێیەک نییە لەوە، بەڵام هەموو کوردستان لە دڵی منە زۆر شیرینە بەبێ جیاوازی. من لە زۆربەی هۆنراوەکانمە ئاماژەم پێ کردووە کە کاتێ باسم کردووە باسی قامیشلۆ و باسی ئامەد و باسی سنە و مەهابات و کەرکووک و شارەکانی کوردستانم پێکەوە گرێداوەتەوە. لەبەرەوە کوردستان بۆ من ئەتوانم بڵم هەر جێیەکی ئەم کوردستانە بەرینە شوێنی منە، مڵکی منە، شوێنی ژیانی منە، خۆشەویستی منە. لەبەرەوە ناتوانم بە دیاریکراوی شارێ دیاری بکەم کە ئەو شوێنەش خۆشەویست و شوێنێکە کە دڵی منی تا ئاسوودا بێ و حەزی لێکم. هەموو کوردستان حەزی لێکم، هەموو کوردستانیش بە شوێنی خۆ بەزان. باشە شاری کو زیاتر لە شعر ئامادەی کیجان شارە بۆتە کو لە شعری تۆ؟ ڕاستی من وتم زۆربەی ئەوژی نییە ئەکرێ بڵێم لە ئەم ساڵە لە ساڵی 2014 بۆ 15 ئەتوانم بڵێم کۆبانی لە زۆرترین شعری منە ناوی هاتە بێت، لە چەند زیاد لە 4-5 شعر ناوی هاتە بێت کۆبانی. لەبەر ئەوەی کۆبانی بوو بە ڕەمزی بەرخۆدان بۆ گەلی کورد، بۆ تەواوی گەلی کورد، زیاتر لەوە بوو بە ڕەمزی بەرخۆدان بۆ جیهان کە کچی کورد، ژنی کورد بوو بە ناسنامەی خۆڕاگری، شەروانی کورد بوو بە ناسنامەی خۆڕاگری و بەرخۆدان و قارەمانەتی لە هەموو دنیا دەنگیدایەوە. لەبەرەوە ئەتوانم بڵێم کە من بۆ خۆم ئەو شەرەفەم پێ بەخشرا سەردانی کۆبانی بکەم ئەگەر بە کورتیش بێ، بەڵام کۆبانیم بینی چۆن بەرخۆدانی کردووە، کۆبانی بینی چۆن وێران بووە، کۆبانی بینی چۆن ئەو ڕوحانەتەوەیە نیشتیمانی خۆڕاگرەی تیا بەدی ئەکرا سەر ڕای وێرانی شارەکە. ئەو خەڵکانەی کە لەوێ بوون هیوایەک ئومێدێک خەونێکی گەوریان هەبوو. لەبەرەوە لە چەند شعرێکی تازی منە ناوی کۆبانی هەیە ڕاستی، جگە لەوەش ناوی کەرکووکەیە. من لەسەر کەرکووک ئەوە ئەتوانی بڵێن کەرکووک شارێکە بۆ هەموو کورد گرنگی و تایبەتمەندی خۆیە، لەبەرەوەی بەردەوام لەژێر هەڕەشە و هێرش و دوژمنکارانی هەموو دەوڵەتانی سەردەستی کوردستانە بوو، بە تایبەتیش کە لەژێر چەپۆکی حیزبی بەعسی هەڵوەشا و ئەوە قوربانێکی زۆری داوە و ئێستەیش کەرکووک جارێکی تر قوربانیە. لەبەرەوە من بۆ کەرکووکی شعر نووسیوە و بە هەمان شێوە بۆ ئامەدی شعر نووسیوە. ئەمانە هەمووی وەگوتم ئەگەڕێتەوە بۆ 4 پارچەکەی کوردستانە و خۆشەویستی من. کام تشتێکی گوهداری بکەن پێشی شعرێکی وسا بدەنگێتە و بەسەر چاو. من ئەمە وەکو ناسنامەیەک ئەمەم نووسیوە، ئەم شعرە حەزەکەم پێشکەشی بەڕێستانی بکەم. فەرموو. کوردستانیم، خاوەنی ناسنامەی کوردیم، وڵاتەکەم کوردستانە. ئیتر بۆچی پرسیارەکەی لە بیر و باوەڕ و ڕامان، لە ڕامیاری و هزر و ئایدیا و ئەو شتانە. ئەوانەی تۆ باسی دەکەی دڵۆپێکی زۆر بچووکە لەو دەریا پڕمەزنەی ناوی عەشقی نیشتیمانە. دڵنیابە بەردی دەستی مناڵێکی سەر شەقامەکانی ئامەد
بە سەد گوڵی یەخەی کچە شۆخەکانی ناو باڕەکانی ئەستەمبول ناگۆڕمەوە. بێگومان بە ئەگەر بەغدا وەک فیردۆز بێت ڕووی تێناکەم بەرەو ئامێزی ئاگری بابە گوڕگوڕ ئەڕۆم ئاور نادەمەوە. بەڵێ نەدەم چێوی دەماوەند ئاڵتون بێت تاران ناکەم بە زێدی خۆم. لە چوارچراکەی مەهاباد بە هەژاری دەمێنمەوە. بێگومان و دڵنیا بە لەو بەڵێنە ئەگەر شام هەزار جاری تر بکەنەوە شامی شەریف بۆ من قامیشلۆ پیرۆزە. بۆیە هەردەم پەیوی نیشتیمان پەروەری وەک ملوانکە بۆ گردنی وڵاتەکەم دەهۆنمەوە. سپاس زۆر سپاس. هەرویژی دەست خۆش. یەکەم بەرهەم، یەکەم کتاب، یەکەم دیوان کینگاتە چاپ کرد؟ یەکەم کتابی من تقریبان 2 ساڵێک ئەبێت، زیاتر ئامادە پێشتر ئامادە بوو، بەڵام 2 ساڵەکە بێت بە چاپ گەیشتووە بە ناوی وڵات. ئێستەیش یاننا وڵات لێرەیە؟ وڵات لێرەیە. کەرما خورم دەمە فەرموو. بەێ وڵات بەرینها 2 ساڵانە؟ بەڵێ 2 ساڵ. لە کوێ لە سلێمانی چاپ بووە؟ بەڵێ لە سلێمانی چاپ بوو. سلێمانی. بەڵێ. پشتی دەرچوونە دیوانێ، پشتی دەرچوونی چێ ئەمبێژن گوهرتن بتەرە چێ بوو؟ یعنی دیوان مستەجارە یەکەم دیوانێ چاپ کراو لەبەر دەست لێ تەماشا دکێ. ڕاستە بێگومان کاتێک کە مرۆڤ ئەنووسێت شعرێک ئەنووسیان و وتارێک ئەنووسێ حەزەکات ئەو وتارە ئەو شعرە زۆرترین کەس بیبینێت. لە نووسینێک لە گۆڤارێک لە ڕۆژنامەیەک لە سایتێک ئەلکترۆنی کاتێک کە تۆ پێشکەشی خەڵکی ئەەکەی حەزەکەی زۆرترین خوێنەری هەبێ، ئەچیت سیرێکی چەند کەس بینیوێتی، چەند کەس بەدڵێتی، یان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هۆنراوەیەک بەڵاوەکەیتەوە حەزەکەی بزانی چەند کەس بەدڵێتی و دەستخۆشیت لێەکە. ئەمە بۆ بابەتێک، بۆ شعرێک، بۆ وتارێک، بێگومان کتێبێک، دیوانێک کاتێ بە چاپ ئەگات حەز و خۆشی و هیوایەک زیاتر بە تۆ بەخشێت. هەستەکەی کە تۆ ماندووبوونەکانت، شەو نخۆنیەکانت، ئەو خەمانی کە کۆت کردوێتەوە خسووتە سەر ئەو کاغەزە بوو بە مڵکی گەل لە دەستی تۆ دەرچووی تر تەنها لە چوارچێوەی کۆمپیوتەرەکەی تۆ یان لە چوارچێوەی دەستنووسەکانی و کاغەزەکانی تۆ نەما، تەنها لە لای تۆ لە ماڵەکەی تۆ نەما، بوو بە ماڵی خەڵک، بوو بە ماڵی گەل. ئەمە ڕاستی خۆشحاڵێکی زۆرە بۆ منی شەروە کاتێکە وڵات ئەوە خەونێکی من بوو هەر وەکو ناوەکەیش ناوێ بوو کە من پڕ بەدڵ حەزم لەو ناوا کرد کە ناوی یەکی لە بەرهەمەکانی من وڵات بێت، لەبەرەوەی حەزکردنی من بۆ تەواوی وەگوتم بۆ تەواوی وڵات بوو. وڵات کە بە چاپ گەیشت بەڕاستی بۆ من جێی خۆشحاڵی بوو، لە خۆشحاڵێکی زۆری بە من چاپ کرد. ئەمە لە ڕاستی لەسەر ئەرکی دکتۆر تەها چاپ کراوە، ناوەندی ڕۆشنبیری جەمال عیرفان. دەستخۆشییان لێکم، سوپاسیانەکەم. هەڵبەتە من بەرهەمێکی ترم ئێستا بە ناوی کۆبانی لەژێر چاپدا ماوەیەکی زۆرە کە کاک دکتۆر تەها بەڵێنی پێدام لە ئێمە لە ئامەد پێکەوە بووین لە کۆنفرانسی سەر لە نوێی ئاوادارکردنەوەی کۆبانی، وتی ئەو بەرهەمێش ئێمە ئامادەین چاپی بکەین. من هیوادارم بەم نزیکانە بە چاپ بگات، چووکەماوەیەکی زۆرە لەوێ دام ناوە لە دوای ئەوەی کە هاتینە لەوێ لە ئامەد گەڕینەوە. دەستخۆشییان لەکەم، سوپاسیانەکەم. نمونیان زۆر بێ دیارە ئەوان نەکەر بۆ من زۆربەی کاچیت کاتی سەری ناو کتێبەکانەکەی زۆربەی کتێبەکانە بینی کە لەسەر ئەرکی ئەو بەڕێزانە بە چاپ گەێنراوە. بەێ پشتی دەرچوونی تشتێک دەرباری وی هات نووسین لە کۆبا ڕۆژنامە ببێژ. ڕاستی من بۆ خۆم شتێکم نەبینیوە، بەڵام تیراژەکەی کەم بوو، تیراژەکە 500 ژمارەی لێ چاپ کرا، ئەوەش بەشێکی کەوتەوە لای من، ئەو بەشەش خۆ دەزانی دۆست و برادر و هاوڕێیان ئەوانە هەمووی ڕۆیشت کەوتە ناو ماڵەکانەوە. بەڵام ئەوەی کە بۆ من زۆر جێگای خۆشحاڵی بوو، دوو کتێب لە دوو نوسخە لە وڵات، یەکیان ئێستا لە ئامەدە، یەکێک لە کۆبانیە. کێ برن کۆبانی؟ من بۆ خۆم بردم. لێت چەند ڕۆژال وەرما لە کۆبانی؟
من لە ئامەد زیاترمان بەڵام لە کۆبانی یەک ڕۆژ بەڵێ سەردان بوو یەک ڕۆژ چوین و گەڕینەوە یان ببێژن ئەوجی هەستێکی زۆر جهێوازە مەسەن سنوور کۆبانی ئەو کۆبانیا کو ئەم پێ ئێشیان و دەرد و کول و سەر سینۆری کۆبانی مەسەر بێژن یعنی سینۆرجیش خۆ هەر کوردستانە سنووری دەستکرد لێ وسا گاوا یەکەمین بەر بە کۆوانێ دەچوین ئەو هەست چۆنە من مامۆستا بۆ خۆم کە چوومەوێ ڕاستی ئەمەیان زۆر ماندوو کرد چووکە ئێمە لە ئامەد کە چوین تا دوای نیۆڕۆ کاتژمێر سێ ئێمە هەر لەوێ ماین ئاستەنجیان دروستە کرد ئەو بەڕێزانی کە لێ لە سروج ئەو بەڕێزانی کە لەوێ بوون بە کاروبار هەستان بۆی کاراسانی بۆ ئێمە بکەن دوجار ئەوان مۆڵەتێکی کورتیان بە ئێمە داوتیان تەنها بچن و وەرنەوە زۆرتان پێ نەچێت چکە دەرگادا ئاخین سنوور داخین بەڵام من هەستم نەکرد چوومەتە دوو وڵاتەوە هەستم کرد وەروەکو چۆن لە تەواوی ئەم کوردستانە لە جوار بەشی کوردستان بازگەکانی دوژمنان دانراوە لە بین شارێک بۆ شارێکی تر لەوێش تەنها لە مەسافەیەکی چەند سەد مەترێکە من لە دەرگایەکەوە چوومە ئەو دیوە و ئەمە ناوینرا وڵاتێکی تر ناوینرا خاکێکی تر سنوورێکی تر بەڵام بۆ من هیچ هەستم بەوە نەکرد کە وڵاتێکی تر بێ هەروکو چۆن لە باکوور بووم و چوومە ئەوەی ڕۆژاوە تەنها لای من دوو پارچەی کوردستان بوو بەڵام بازگەیەکی دوژمن لەسەری چێکرا بوو هیچی تر کا کورد و مەسەن ئەو وێران و کاڤل و خەراب و دەمار و ئەم بێژم بگشتی وسا تو باوەڕ دکی مەسەن شعر بکارە دەرببەرە مەسەن ئەوە کۆبانی لەبەر چاوە ئەوە شعر چۆن کۆبانی بڵێ ناکرێ هەرگیز ناکرێ من و تومەوە ئەژلەمەوە ئەوەی کە بۆ کۆبانی وتراوە ئەوەی بۆ کۆبانی نووسراوە ناگاتە یەک نوکە دەرزی لە کێوێکی گەورە چونکە کۆبانی گزارش ناکرێت لە چوارچێوەی چەندێڕێکە بۆ ئێمەیە کە من ناتوانین ئەو مافە بە خۆمان بدەین بڵێن ئێمە ڕنگ و ڕووی کۆبانیمان خسوتە ناو چەندێڕێکی شعریەوە ئەوە تەنا من پێشتر وتم تەنا خەمی دڵی تاکە کەسێکە تاکە کەسێک کە خۆی هەستی بە چەندێک کردووە توانیوێتی ئەوە بخاتە سەر کاغەز و بخاتە لە قەڵەمەکەیەوە بیگوازێتەوە بۆی کە وەک ئەرشیفێک وەک مێژووەک ببین ئەگینا کۆبانی ئەوەی لە کۆبانی کراوە ئەوەی لە کۆبانی ڕوویداوە ئەمە داستانێکی ئەوەندە گەورەیە وەکو مامۆستا پەشێ و باسیەکە داستانی لەسەر نانووسرێتەوە ئەمە بەڕاستی داستانە بەڕاستی بەرخۆدانە بەڕاستی قارەمانێتیە لەبەرەوە من قەناعەت ناکەم هیچ نووسینێک بگاتە هیچ ناتوانانی ڕێژەی بۆ دابنێ بەڕاستی لە ئاستی گەورەی و لە ئاستی بەرخودان و قارەمانەتی کۆبانی و پاراستنی کۆبانی بە خوێنی گەشی ئەو شەیدانی کە خوێنی خۆیان بەخشی بێگومان لە چوار پارچەی کوردستان خوێنی ڕۆڵەکانی کچ و کوڕانی کورد لە کۆبانیا ڕژێنرا و ئەو سەرکەوتنە مەزنە ئەو دەستکەوتنە مەزنە بۆ کورد مسۆگەرکرا هەڵبەتە ئێمە من حەزەکەم ئەوەش بڵێم ئێمە بە درێژایی مێژووی خۆمان بە غەدر لێکراوی بەستەم لێکراوی بە قوربانی بەخشین ناسراوین هەر کاتێکە کورد ناسراوە لە جێیەکە بۆکو غەدر لێکراوێک ستەم لێکراوێک بەڵام ئێمە بۆ یەکەم جاربینیمان کۆبانی لە لووتکەی هێزەوە کوردی بە دنیا ناسان ئەمە یەکەم جارە بە بڕای من لە مێژووی کووردا کورد بناسرێت لە لووتکەی هێزەوە لە لووتکەی بەرخۆدان و خۆڕاگریەوە بە تایبەتی ژنی کورد ژنی جیهان سەرسام بووە بەوەی کە ژنی کورد چی ئافراندووە لە کۆبانی چ بەرخۆدانێکی کردووە لەبەرەوە ئەمە نەکە شانازیە بۆ منێکی کورد ئەتوانێت بڵێم ئەمە شانازیە بۆ مرۆڤایەتی ئەو فکر و فەلسەفە و ئەم پەروەردەیە چۆن ئەم کەسایەتی دروست کردووە کە ببێتە نمونە لە دنیاە چۆن ببێتە نمونەی ڕەمزی سەرکەوتن هێمای سەرکەوتن و بەرخۆدان نەک وەک ڕابردوو بەداخەوە زۆر بەداخەوە ئێمەی کورد بە کارەساتی هەڵەبجە بە کارەساتی ئەنفال خۆمان بە دنیا ناسان دوجار زۆر بەداخەوە شنگالیشی هاتە سەر بەڵام ئەوەی کۆبانی بە پێچەوانەوە لە لووتکەی هێزەوە ئێمەی بە دنیا ناسان بەڵێ فەرموو من حەزەکەم ئەم جارە ئەم چەند دێڕە بۆ شەهید کە نووسیمە بۆ پی ئەو توانایی کە من هەم بووە چکە لە ئاستی هیچ لە ئاسی شەهیدانیە بەڵام ئەوش یەکێکە لە خەمەکانی تر شەهید پێشەنگی کاروانە شەهید پێناسە ناکرێ بە هەرچی بوونی گردوونە
شەهید ناوێکی پیرۆزە هێمای ئازادی و هەبوونە شەهید هەمیشە پێشەنگە لە کاروانی ئازادی خواز شەهید شورای پۆڵایە بۆ گەل و وڵاتی سەرفراز زۆر لە مێژە بەڕێەوەیە ماندوو نابێ ئەم کاروانە خاک تینووە بۆ ئازادی خوێنی شەهیدان بارانە لە هەر بستێ خاکی وڵات نمە بارانێ ببارێ پێکەوە ئاوێتە ئەبێ و تێک ڕائبن بە ڕووبارێ ئەو ڕووبارەت دەهەرکێ و سنوورەکان دەسڕێتەوە ئەم وڵاتە لەت بووە پێکەوە دەبەستێتەوە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە باکوورەوە بۆ باشوور شەهید لە ئامێزی گەلدا دەیبڕێت تەلبەندی سنوور ڕۆحی شەهید ئاسوودەیە نەخشەی دوژمن تێک شکاوە کاروانەکە بۆ سەر لووتکە تەنها چەند هەنگاوی ماوە بیشت دەستخۆ شەربیشی کا کوردۆ پرسێک دیترژی هەر پرسا ئەم بێژن شەعر و نووسین و هەلبەست و پرسا سینۆران ئەو سینۆر و ئەم ببێژن هەتانی کیژان ڕادەیە کیژان ئاستێ بڕاستیژی مەسەن ئەگەر ئەم ببێژن شەعر یانژی نووسەر ئاگاه لە ئێکترن لە بەشەکانی تر سلێمانی چێ لەسەر شەعر دزانن قامشتی چ سەر سلێمانی دگەل کوێیان دنیاجی پچێکی بچووک بوویە ڕادی هاندن و ماس مێدیا و ئیجان بێژن ئەف تۆرەیە ئاجباکی وسا مرۆڤ چا دکارێ ویا وسا ئەم ببێژن دەرباری وێ قسە بکە بکێمانی ینی شاعرên کورد ئاگاه لە هەبدوو هەنیاننا بکێمانی لە شعرا هەبیان وەڵاهی مامۆستا هەڵبەتە ئەگەر بەراوردێ بکەین لە چاو چەند ساڵی پێشوت ئەتوانی بڵین تا ئاستێک ئاڵگۆڕی بیرروڕا و یەکتربینین و کۆڕ و کۆبنەوە فیستیڤاڵ ئەکرێ لە سلێمانی ئەکرێ بۆ نمونە لە کوردستان بەگشتی لە هەولێر و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەکرێ و لە باکووری کوردستانیش باماشەوە بەڵام لەو ئاستەیە نییە کە تەواوی نووسەران و شاعیران و ئەدیبانی کورد هاتبێتنە لای یەک و دەردە دڵی خۆیان کردبێ و بەرنمەیە کە بێ کارێکە بێ پرۆژەی هاو بەشە بێ شتێکی هەنی لە ئاستی پێویستان نییە ئەکرێ لە هەندی حاڵەتیش لەبەرەوەی ئەمە زۆر جار ئێستا بۆ نمونە لە ڕووی زاراوەوە لە ڕووی زاراوە لەوانەیە ئاستەنگی دروست بێت ڕەنگە زۆر کەس ئەوانەی کە لە باشووری کوردستان زۆر کەس نەتوانێت لە کرمانجی تێبگات بە باشی لە ڕۆژاوە و لە باکووری کوردستانەوە بە هەمان شێوە ڕۆژئاوا و باکووری کوردستان لە سۆرانی تێنەگەنەوە لە هەمان کاتا ڕێنووسەکەمان لێرە ڕێنووسی کوردی سۆرانی هەیە و لەوێ بە شێوەی لاتینی نووسین هەیە ئەمە تا ئاستێک ئاستەنجی دروست کردو کە تۆ نەتوانی بۆ نمونە ئێمە لە باشووری کوردستان بتوانین بە تەواوەتی بەرهەمەکانی ئەدیبان و شاعیرانی باکوور و ڕۆژئاوا بخوێنینەوە زیاتر ئەتوانین بڵێن ئاڵوگۆڕی خوێندنەوەکە لە بین باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانە زیاتر هەیە وەگەوەی لە بین ئەو وەکو چۆنیش باکوور و ڕۆژئاوای کوردستانیش لەبەرەوەی بەهۆی زاراوەکەوە زیاتر تێکەڵی یەکتر ببن ئەمە کێشەیەکی دروست کردووە لەبەرەوەی ئێمە تا ئێستا زمانێکی ستاندەرمان نییە بەڵام بەگشتی ئەتوانین بڵێن ئێستا بەرەو باشی ئەچێت بەڵام ئێستش حاڵی حاضر بەهۆی ئەم کێشەی سیاسی و کۆمەڵایەتی و قەیرانی ئابووری و نالەباری وەزعی سیاسی بەگشتی ئەم شتانیش بێگومان کاریگەری لەسەر بێ و خراپ بۆ و کەمتر بۆتەوە چونکی لە فستیڤالی گەلاوێژ هەر لە سلێمانی بوو ینی ماوەی چەند ڕۆژان من یەک نووسەر یان شاعر ینی ji bakur û rojava nedît rast yanî digel em bibêjin ji Tunis hebû ji Cezair hebû niza ji kwî de ji Ewropa hebû ji Libnanê hebû lê me sem bêjin ew Kurdistana ku cîranê te yî kesek nebû yanî ew pirsekê her diafirîne pirsa êktir tê nakhêjin yan guh nadin hev yan ciwar yani ne giring em bibêjin mesela zorbey em bibêjin nûserên ku li bakurin ez bi xwe wan nas dikim û rojava jî nas dikim
يعني بو خون اسبيرجي يكيب بالسليماني كوستا مثلا جا امتي ياش قامشلوتي تنا ڕاستە ئەکرێ بڵێن هەردوو بە هەردوو ئاری گرفتەکە دروست بووە کێشەکە دروست بووە کێشە ببهر يعني من زۆر نویسکارên ئەم بێژن سۆرانی نویس ئەمێ وسا ببێژن من لە ئامەدێ دیتن مثلا شێرگۆ بێ کەس من چاو پێ کەفتنێک بۆ ڕۆژ تیوی وێ چاغی لە ئامەدێ پێرەکرد مثلا من عەبدەڵڵا پێشەو لە ئامەد دیە و من ئەم ببێژن بەختیار عەلی لە ئامەد دیە يعني بۆ مثلا من یەک لەڤر نەدی ئەوە جێگەی ڕخنەیە ڕاستی من ئەوە ناشخوازم يعني ئەو کێشەیە بپرسم يعني ئەم ببێژن رەخنەژی بکرد کاری ینی قەت گونجی لێ نەگرێت نە ڕاستە خۆر بەشێکی ئەو بابەتی کە وتمان ئەگەر با بڵێن کێشەی تێگەیشتن هەبێ بەڵام لە نێو نووسەران و شاعیرانە و کێشەیە نییە ڕەنگە بۆ جۆگرێک بۆ خوێنەرێک لەبەرەوەی زۆر تێکەڵ نەبوو بێ ئاسایی ئەگەر لە زاراوەکە تێنەگا بەڵام بۆ نووسەرێک و بۆ شاعیرێک ئاسایی نییە کە تێنەگات لە زاراوەیەکی دیکەەوە ئەگەر سۆرانیە لە کرمانجی تێنەگا یا کرمانجی لە حەقت تێبگات لەبەرەوەی تۆ نووسری کە نووسری ئەبێ خوێنەریش بی تۆ ئەگەر جۆ ئەگری لە بەرنمەکانی جۆ ئەگری لە کتێبەکانە خوێنیتەوە بە تەبیعەتی حاڵ وردە تۆ شارەزای دیالکتیکەکە بی شارەزیارە بەڵام ئەمە بۆ خۆی جێ ڕخنەیە ناکرێ بەو پاساوی کە لە ئاسی تێگەیشتن وەکو جۆگرەکان و ئەوانەی کە دانیشتن تێناگەن ناکرێت ئەوە فرامۆش بکرێت کە کەسایەتیەکان شاعیرەکان نووسەرەکانی بەشەکانی تر حزوریان نەبێ لێرە ڕاستە ئەوە جێگەی ڕخنەیە تشتێکی ترژی مەسەن ببێژن کۆری شێرگۆ بێ کەس لە ئامەد هەبوو شعر خوێندن ئەم بێژن 200-300 ئەنسان دانیشتیە هەر شێرگۆ وەک خۆت خوێنە بشێوەزاری خوێ هەر ڕەحمە خودێ لێ ببەری وێ ژمرگۆ هەول یەکی هەولدا بوو وەرگەرینە ئەم گۆ کاک شێرگۆ چ بکەوە پێویست ناکە وەرگەریانی بۆ یەک بە کورمانجی بخوینە تو وەک خۆ بە سۆرانی بخوی با خەڵکی هیم ببن گوه لێ بگرن ئەو شێوەزار چی ئەو دیالێکت چییە هەرگۆ تەواو ئەس وسا بکەم وسا خوێند و هەر هەمووانژی گوه لێگرت حتانی کو تەواو کرد ڕاستە بەشێکی من بە بڕای من ئەو کەسێک کە گوێیان گرتووە لە ڕەحمەتی مامۆستا شێرکۆ بێکەس قەنەعەتم وایە کە هەمووی هەر تێنەگەیشتووە کە تەواوی شتەکان چونکە خۆ دەزانی شعری مامۆستا شێرکۆ بێکەس بەشێک لە خەڵکی سۆرانیش ئەوانەی کە زۆر تێکەڵی ئەدەب و شعر و نووسین تێناگەن لەبەرەوەی شێوازێکی نوێیە شێوازەکەی مامۆستا شێرکۆ ئەتوانی بڵێن پێشەنگە لە شعری کوردی لەبەرەوە بەڵام حەزلێکردنی ئەو جەماوەری ئامەد بۆ مامۆستا شێرکۆ بێکەس خۆشەویستی ئەوان بۆ مامۆستا شێرکۆ بێکەس وای کردو کە گوێی لێ بگرێ تا کۆتایی دانیشێ بە دیارەوەی گوێی لێ بگرێ ئەمە زۆر باشە لەبەرەوەی ئەم پەیوەندیە جگە لە پەیوەندیەکی ڕۆشنبیری و شاعیری و نووسری پەیوەندی کۆمەڵایەتیش دروستە بێت چونکە تۆ لەم چوارچێوەیە لە ئامەد ئەبینی شاعیرێکی سۆرانی سلێمانی خەڵکی سلێمانی شعر خوێنێتەوە جەماوەرێکی زۆری ئامەد دانیشتووە و ئەگەر بەیانی حاڵەتێکی وا دووبارە بێتەوە خەڵکێک لە ئامەدەوە بەڕێزت لە ڕۆژاواوە یان لە شوێنێکەوەیکی کەسێکی تر دێ لە سلێمانی کۆڕێکەکە لە فیسیڤالەکە بەش شعر خوێنێتەوە پێویستە ئێمەش بەم حەزلێکردنەوەی گوێی لێ بگرین نەک بەداخەوە هەندێک کەس پێی وابێ زۆر جا ئەوە جێی ڕخنەیەکی زۆر جدیە بەلای منەوە خۆ دەزانی ئێستا خەڵکیی زۆری ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستانە لەبەرەوەی لێک حاڵی بوون نییە لە کێشەی زاراوە زۆر جا ئەڵەن بە عەرەبی بە قسە بکەین ئەمە بەڕاستی بە بڕای من خراپە زۆریش خراپە ناکرێت تۆ زمانی خۆت تۆ کوردی من کوردم ئەبێ هەوڵ بدەین لە یەکتری تێبگەین ئەو شەی کە لێک تێناگەین بە چەند شێوازێکی تر بۆ یەکتری شی بکەینەوە بۆی تێبگەین نەکبیکەین بە عەرەبی بۆچی ئەوژی هەر یەک جوان کێشەیە یان بێژن چمکی من بەحسا فستیڤالە گەلاوێش کرد چمکی ینی بۆ من پڕ باڵکێش بوو بۆ وێ من باس کرد زۆر ڕاستە زۆر ڕاست کێشەیەکەم بێژن زۆر ڕاستە ئەبوو فستیڤالی گەلاوێژ و بەڵام گەلاوێش بە تایبەتی کە ساڵانە ئەکرێ و ناوی هەیە و ناوبانگی هەیە بە بڕای من ئەکرێ فستیڤالی گەلاوێژ وەکو فستیڤالێکی نەتەوەی زیاتر دەرکەوێت نەگەوەی کە وەک جەنابەت باست کرد شاعیری عەرەب و چێ با ئەوانیش بێن و بەرهەمی خۆیان پێشکەش بکەن بەڵام با زیاتر ڕنگ و بۆیەکی نەتەوەی وەرگێ ئەمە زۆر گرنگە ئێمە نەکرد لە مەسلەی با بڵێن کرمانجی سۆرانی بە زاراوەکانی ترشە بێ بە هەورامی هەبێ بە کۆڵەڕوویە بێ کرماشان بۆ خۆی ئەوانی شێوەزارێکی
تایبەتیان ئەوانە بەڕاستی ئەگەر بەشداری بێ ئەم تێکەڵبوونا ئەم ئاوێتە بوونا سوودی زیاترە بەخشێ بۆ جۆگرەکان بۆ خوێنەرەکان دەوڵەمەندیژی مەسەن بێژن بۆ چاند و وێژەیە ڕاستە بێگومان ڕاستە کوردی و ڕۆشنبیریە کوردی و جیگان و ئێکتر ناسجی دەکەن و نێزی هەف دەبن و مەسەلەن هەر وسایی هەر حاڵ فەرموو کاوێ جارێ چییە؟ ئەم جارە بە ناوی عەشق بەل عەشق حەزمە کرد بۆ جوانی تۆ بۆ عەشقی تۆ وشەکانم وەک ملوانکە بهۆنمەوە ئەی شۆخ و شەنگ بەڵام چی بکەم کاتێ پێنووس دەگرمە دەست عەشقی وڵات لێم دێتە دەنگ تۆ دەزانی ئەم وڵاتە زۆر دەمێکە گیرۆ دەکراوە بە جەنگ وڵات خۆشەویستی دەوێ لە من و تۆ لە هەمومان خۆشەویستیەک یەک ڕەنگ کە تۆ زادەی جوانی سروشتی وڵاتی ئاخر بۆچی بەو هەموو جوانی و عەشقەوە بەرەو ناخی دڵم هاتی لێم ببوورە ناتوانم نیشتیمانی دڵ دابەش بکەم وەک تەرازووی ئاڵتون هاوسەنگ ئیتر بۆچی ئەو دڵە پڕ عشق و خوێنە بکەین بە گۆڕەپانی جەنگ کا کوردۆ پرسێک دیترژی پرسا ئەم بێژن وەخت کات یعنی کاتێکی تایبەت هەیە بۆتە بۆ نویساندنی یان من گەلێک جارە هەر من زۆر جار ویستومە تێگەم زۆر جار ویستومە شتێک بنووسم نەمتوانیوە ینی زۆر حەزم کردووە نەمتوانیوە بیرم کردوتەوە چی داڕێژم بە مێشکی خۆمە چۆن بنووسم چی بکەم هەروەکو چۆن مامۆستا مامۆستا هێمنی نەمر ئەڵێ کاتێکە کچێکم بینی لە دەستی پۆلیسە چییە ئەو سەردەمیشە دەستگیر کراوە ئەڵێ کە بینیم وەک چۆن ئەڵێ عەشق و حەز لێکردن و ئەو وێنە و تابلۆی هاتە بەرچاوم وتم ئەبێ شعرێکی بۆ بنووسم لە ناڵەی جودایی زۆر زیاتر بێ بەڵام کاتێک کە ئەنووسێ ئەڵێ ئەسیری بسکی ئاڵۆزی کچە کوردێکی نەشمیلم تەماشاکە چ سەیرێکە بەدەستی دیلەوە دیلم هیچی تر نانووسرێ کۆتایی پێدێ ینی ئەوەی کە ئەو لە نێتی خۆیان وەکو ناڵەی جودایی بۆی بنووسێ نەنووسرا لەبەرەوە تۆ ناتوانی من بەش بە حاڵی خۆم ناتوانم بڕیار بدەم بڵێم مامۆستا ئەحمەد من ئێستاکە شتێکە نووسم شتێک کاریگەری لە منەکە وێنەیەک من وێنەیەکە بینم وێنەیەکە بیر بۆ نمونە وێنەی کچە شەڕوانێکم بینیوە کاریگەری لە من کردو چەند دێڕێکم بۆ نووسیوە خەمێکی مناڵێکی شنگالم بینیوە وای لێم کردو شتی بۆ بنووسم نەعەدالەتی و نادادپەروەری و غەدرێکم بینیوە کە لەم وڵاتە و لەم میلەتە کراوە توانیومە شتێکی بۆ بنووسم ئەمانە وایە لە من کردو شت بنووسم من حەزەکەم نمونەیەکت پێ بڵێم ئەگەر دەرفەتیش هەبێ ئەو بیشی خوێنمەوە بێگومان ئێمە دیدارەکەمان دیدارێکی ئەدەبێ بەڵام زۆر جار شتی سیاسی تێکەوەی لەبەرەوەی ئێمە هەموو گیرۆدەی دەردە سیاسیەکانین لە هەموو لایەکەوە ناتوانین خۆمانی لێلابین تەبەن دوای دەیان ئەو هەموو ساڵی دوای 15 ساڵ 14 ساڵ گۆشە گیری کە بەسەر بیرمەند و فەیلسوفێکی کووردا وەکو بەڕێز ئۆجەلان سەپێنرا لەلایەن دوژمنێکی سەرسەختی کوردەوە خەڵک زۆر تامەزرۆ بوو بیبینێ ئەبێت چۆن بێ ئێستا بێ ڕەنگی چی بێ ئەبێ ڕەنگ شێوازی چۆن بێ کە بۆ یەکەم جاروێنەکەی دەرکەوت من ئەو کاتە لەسەر ئەنتەرنێت هەر ئەو کاتە لەسەر ئەنتەرنێت خەریکی خوێندنەوە شت بووم کە وێنەکەم بینی هەر ئەو کاتە چەندێڕێک بۆ من هات پێش ئەوەی کە وێنەکە لای خۆمەوە بڵاوکەمەوە ئەو چەندێڕم لەسەر وێنەکە نووسی هەر لە ماوەی چەند لەحزەیەکە لە دەقەیەکە ئەوە دروست بوو بەڵام زۆرترین خوێنەری هەبوو زۆرترین دەنگدانەوە هەبوو ئەگەر ئیجازە بدەیت جەنەبەت من ئێستا ئەمە وەکو نمونەیەک مەبەستم لەسەر قسەی بەڕێزت پیری مەزن شادمانم تۆ دەبینم ڕەنگی زەردەشتت گرتووە ڕێبەریگەل پەیامەکەت لە وڵات و هەموو جیهان
وەکو تیشکی خۆری ئاسمان دەرکەوتووە. من ئەزانم ڕوخساری پیر لە تۆ جوانە، چونکە ئەوە شێوەی ڕاستی بیرمەند و فەیلسوفانە. ئەوە یەکێک لەوانە بوو کە لە ماوەیەکی زۆر کوتە، بەڵام زۆرترین با بڵێن خوێندنەوە و بڵاوبوونەوەی لە پەیجەکانە و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکە زۆرترین کەس ئەوانی بەڵاو کردەوە. هەر کات کردو مەسن تە بەحس کردەوە ینی دیدارێک ئەدەبی و ناخوازم دەرباری سیاسەتێ قسە نەکەم، ینی لێ هەر ئەزێ پرسێک سیاسی بکەم، یان پرسێک سیاسی گرێدای نووسەر و ڕەوشەنبیران و ڕۆناکبیر، ینی کورد زۆر کێشە لە بەر دەستن و ئەم دەزانن و هەندە کێشەم تێدە دژینستە ئەو دابش بوون و ئەو سیاست و ئەم ببێژن ینی جاران هەر لە سیاستێ تێ گوند لە گوند تێ شێوەزار تێ باژار تێ بەش، ینی لێ ئەوێ کوڕەوشەنبیرە ئەوێ کڕۆناکبیرە چاوە نێزیوان کێشەیا دەبێ چارە ji بۆی نێزیکردن ji بۆی ئەم بێژن سیوانەیەکە نەتەوی فکرەکە نەتەوی، ینی دوێ چارچەوەی چاوە تەودگەڕە ڕاستی ئەوە گۆریە بێژن ڕەوشا باشوورە بێگومان باشووری کوردستان بۆ خۆ دەزانی کە ئێستا حاڵی حەزر لە قەیرانێکی زۆر قوڵدایە، قەیرانی ئابووری کە تەواو ژیانی هاوڵاتیانی خراپ کردووە، قەیرانی سیاسی بێگومان قەیرانە سیاسیەکە هەموو قەیرانەکانی تری دروست کردووە و ئەوەیش کە لە بەرچاوە نکۆڵینی ناکرێت دووبەرەکی و جەم سەربەندی و هەریەکە و بەلایەکە و هەریەکە و بەلای بەداخەوە کە ئێستا دوژمنانی وڵات دوژمنانی کوردستان زیاتر کاریگەریان هەیە لەسەر ئەم خاک وڵاتەوەی کورد خاوەنی خاکەکەیە کاریگەری هەبێت. هەڵبەتە ئەمە کاریگەری تەواوی لەسەر ئەدیبان و ڕۆژنبیران و ڕۆژنامەنووسان هەبووە، لەمە بۆ مانایەنە لە دەرەوەی ئەوەش خەڵکێکی زۆر هەیە، ڕۆژنامەنووسی باش هەیە، نووسری باش هەیە، شاعری باش هەیە کە لە دەرەوەی ئەم چوارچێەوەیە خاوەن هەڵوێستی جوامێرانەیە بێگومان، بەڵام ژیانی زۆر بە زەحمەت تیاپەڕێ. خۆ دەزانی ئەمڕۆ ئەو کەسانەی کە هەر وەکو چۆن لە مێژووە هەبووە نووسەرەکانی دەربار و ئەوانەی کە لە کۆشک و سەراکانە بە قەد و باڵای پاشا و میر و گەزیرە شعر و گۆرانیان هەڵبەستووە، ئەوانە ژیانیان هەر خۆش بۆ ئەوانەی تریش کە لە سەنگەری گەلا و لە خەمی خەڵکو و خاک و نیشتمانەکەی بوونە بەردەوام لە ژیانێکی خراپ و هەموارە ژیاون، ئێستا بە هەمان شێوە ئەمە لە فۆرمێکی ترا و لە شێوازێکی ترا دووبارە بۆتەوە. ئەو کەسانی کە لە نزیکی دەسەڵاتن نزیکی حکومڕانەکانن ژیانیان زۆر بێگومان باشترە و بەرهەمیان زیاتر ئەتوانن بگێنن بە چاپخانەکان و ئەوانیش کە خاوەن هەڵوێستن ڕەخنەگرن، ئەوانن کە دایم لە بەرەی خەڵکان، ئەوانن کە دایم لە کۆڕ و کۆبوونەوە و گردبوونەوە و ناڕەزایەتەکانی خەڵکان بێگومان ئەوانە پەراوێز خراون. کاتێکیش کە لە حاڵەتێکی وەک ئێستەی نالەبارە کەسێک نووسەرێک شاعیرێک هەر قەڵەم بەدەستێک کە پەراوێزە خرێ ژیانی زەحمەتە بێ. خۆت ئەزانی بێگومان کاتێک مرۆڤ کە ژیانی ناخۆشە بێ ڕنگدانەوەی ژیانی ناخۆشەکەیش لە ناو کارەکانی خۆیان دەرەکەیەوە ڕەنگەداتەوە و ئەمە بەڕاستی خەمێکی ترە کە بەرۆکی خەڵکی نووسەرانی گرتووە شاعیرانی گرتووە. ئەمە خەمێکی ترە کە ئەم وڵاتە بەداخەوە کە بوو ئێمە لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بۆ 25 ساڵەچ ئێمە خاوەن خۆبەڕێوەبەری خۆمانین، ئەبوو ئێستاکە ئێمە پێشەنگ بووینایە لە هەموو بوارەکانە پێشەنگ بووینایە، ئەبوو ئێستاکە ئێمە هاوکار و دەستگیرۆی بەشەکانی تری کوردستان بووینایە، ئەبوو ئێمە ئێستاکە خاوەن ئەو کیانە بووینایە کە لە تەواوی دنیای بە نمونە باز بکرایە، بەڵام بەداخەوە لە بەروێن خۆمان قوربانی بووین، بەڵام بەداخەوە ئێستا وانە ئەبینیت دوای ئەو هەموو ساڵە تازە ئێمە لە سەرەتاییترین مافەکانی خەڵکە ئەگەڕێنەوە بۆ چوارگۆشەی یەکەم. هێشتا لە دوای ئەو 20 ساڵ و ئەو نەساڵە ئێمە تازە ئەگەڕێنەوە بۆ خاڵانەی کە ئەبوو هەر لەسەر لە ماوەی 1-2 ساڵە چارەسەر بکرایە، وەکو بۆ نمونە ئێستا لە ڕۆژاوای کوردستان کە ماوەی 3 ساڵە کار و خەبات و خۆبەڕێوەبردن و خاوەن خۆی خەریکە دەست و پێی خۆی نەرمەکە و پێ ئەگرێ لەگەڵ بارودۆخەکە سەرڕای هەموو ئەو قەیران و ئەو کێشە و ئەو ئابڵوقی ئابووری و خەندەق و نازانم چی و فشار و کوشتن و بڕین، بەڵام هێشتا ئەبینی هەنگاو بە هەنگاو بەرەو پێشە چێ
ئەوەی کە زۆر خاڵێکی هەرە گرنگە یەک با بڵێن هێز بۆ پاراستنی وڵات، یەک بیرکردنەوە، یەک عەقڵ بۆی کە لە تەواوی ناوچەکانە خۆی لە دوژمنان بپارێزێ. بەڵام بەداخەوە ئێمە ئەوە خەمە گەورەکە هەرە خەمە گەورەکەی ئێمە لێرە ئەوەیە کە لێرە لە باشووری کوردستانە ئەم دووبەرێکی و لێکترازان و دابەشبوونە کاریگەریی زۆر خراپ لەسەر خەڵکەکە. هەر مەبەستمجی ئەو بوو کە ینی ئەو کاریگەری لەسەر خەلک و لەسەر بەشەکانی دیترش ینی پێ بگرێدایی لێ هەلبەستە هەری داوی شعرا هەری داوی 3-4 دقیقه بەمان هەلبەستێکە کورت ئەگەر هەبێ ئەم گوهداری بکەن و پشترێ ئەمە هێدی بەر داویا بەرنامەیە بچن. فەرمو. پێم خۆشە ئەمەیان لەبەرەوەی وتم چەند شتێکم بۆ کۆبانی نووسی و ئەمە یەکێک لەو بابەتانە بێت بۆ 2000. فەرمو. بۆ کۆبانی لێم مەپرسە چیم بۆ کۆبانی نووسیوە، بۆ کۆبانی گوڵی پەیڤم هەڵوەریوە، لێ ئەزانم کۆبانی وارگای ژیانە، ئەو پایتەختی خۆڕاگری و بەرخۆدانە، ڕۆمانێکە لە 133 بەرگایە، نووسینەوەی خوێنی 800 هەڵۆی تایە، لە هەر بەرگێک 100 داستان و شەڕڤانی ون، هەر پەڕەیەک 1000 ترس و لەرزی دوژمن، لە بەرامبەر ڕۆمانێکی هێندە مەزن، بەڕێزەوە کڕنوش ئەبەن سەر و ڕۆح و پێنووسی من. هەربژی ئەرێکا کردوتە بۆ ئەو دیوان ناوێ کۆبانێ بوو ئەوەی سەل بەڵێ ئەوە ناوی کۆبانێ ینی تقریبەن 300 لاپەڕە زیاترە بێت. ینی کۆمەڵێ شعری هەمە چەشنی تایە، شعری ڕەخنەی تایە، شعری تا با بڵێن گاڵتە جاڕی تایە، بێگومان هەموو چێتەوە سەر سیاسەتەکەیش، و شعری بەرگری تایە، شعری لەسەر شەهید، لەسەر کەرکووک، لەسەر ئامەد، لەسەر کۆبانی، لەسەر من تەگۆ ناوێت دیوانی کۆبانی بۆ لە باڵام کشان بگۆ بەلکی هەموو بۆ کۆبانێنە ئەو شعر هەموو بۆ کۆبانی نییە، بەڵام کۆبانێژی چەند دانەیەک بۆ کۆبانیە کە زیاد لە 4-5 هۆنراوە تایبەتە بۆ کۆبانی و بۆ وەکو حەسکردنی منیش کە پێشتر ئاماژەم پێکرد بۆ کۆبانی و کۆبانی وەکو ڕەمزی بەرخۆدان بۆ گەلی کورد بە تەواوەتی من حەزم کرد ناوی بنەم کۆبانی و پێشکەشی بکەم بۆ کۆبانی. ینی کینگا دەردچێ وەختێکی دەستنیشان ڕاستی وەختەکە لە لای من نییە، من حەزمە کرد ئێستا دەربچوایە، بەڕاستی من حەزمە کرد حەزی من وا بوو کە لە ڕۆژی جیهانی کۆبانی دەربچوایە، بەڵام دیارە ئەو دەرفەتە چێ نەبوو مانگی یازدە. بەڵێ بەڵام ئیتر من هەرچەند ئەوان دیارە بێگومان ئەو قەیرانە تەواوی دام و دەستگاکانی گرتوتەوە و دەستگایش بێگومان ئەم قەیرانی ئابووری و وەزع خراپەی بەسەر خەڵکاتەوە ئەوانیش بە هەمان شێوە ئەکرێ ئێمە مراعاتی ئەوەش بکەین بەڕاستی ئەوانیش حەقی خۆیان ئەگەر تاخیر ببێ یان ئەگەر هەر شێوازی بێ ئەوان دیارەکاری باشتری خۆیان زانم سوپاسیانەکەم دەستیان خۆش بێت. بە هەر حاڵ ئەجی ینی پڕ سپاس دەکەم ئامادەبوونا تەلڤێدە پڕ خۆشحاڵم پڕ کێف خۆشم بێبیا جارن دینجێم هەبدوو ببین زۆر سپاس مامۆستاگیان لە هەکتر گوهداری بکەن دەرد و کول و حەسرەت و برین و ئێش و خەم و ئازار و ینی ئەگەر مەسەلە بێ شعر هەر وسایی جارات دنتونەی زۆر خۆشحاڵ بووم ڕاستی من بە دیداری جەنابەت بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم. ئەمە بۆ من شەرەفێکی گەورەیە کە دیارە تۆ بۆ خۆت کەسایەتێکی دیاری و خزمەتێکی زۆرت تەنانەت لە بەرنامەکەی خۆتا کردەوە دەیان کەسی زۆر 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 لە من باشتر میوانی بەڕێز بوو. ئەمە شەرەفێکی گەورەیە کە من بە میوانی خۆت قبوڵەکەی جارێکی تریش سپاس دەکەم سەرکەوتن بینەر و تەماشەوانی نهێژا هەم بناوێ خوێ و هەمجی بناوێ هەلبەستوانێ کورد کوردۆ شوانی سپاسیەکە پرگەرم بۆ تەماشەکردن و گوهداریکردنەوە حتانی هەفتیەکە دن شەوێک دینجی شەوێن هجرانی هون دخێر و خۆشیە دەمین خاترێەوە. دشەوا هجرانێدا من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik
بقاسی دل دایکا من گرم، بقاسی خوینا شهیدان پیروز، بقاسی بارانا سینوران خمگین. من دخست جتا را ببیجم، جتا حز دکم ولاتو